یادداشتنامە بەڕێز سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە وەک زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان پاش ساڵانێکی زۆر لە گفتوگۆ و نووسرا و کۆبوونەوە لە نێوان ئێمە و وەزارەتی شەهیدان و ئەنجومەنی وەزیران سەرنجام چاوەڕوانی ئیمزای بەڕێستان بووین لەسەر ئەو ڕێکەوتنامەی بە فەرمانی بەڕێستان ڕێکخرابوو بەسەر سوڕمانەوە گوایە جارێکی تر دەگەڕێنرێتەوە بۆ وەزارەتی شەهیدان کە هیچ کارێکی لای ئەوان نەماوە تا پاش ئیمزای بەڕێستان لەسەر ئەو ڕێکەوتنامەیە کە لە نێوان وەزارەتی شەهیدان و دەستگای زیندانیانی سیاسیەکانی عێراقدا ئەنجام درراوە. بۆیە ئێمە وەک زیندانیانی سیاسی لە حیزب و لایەنەکانی لای خوارەوە کەواژۆمان کردووە داواکارین چیتر زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان لە چاوەڕوانیدا نەهێڵنەوە ئیمزا لەسەر ئەو ڕێکەوتنامەیە بکەن ئەگەرنا بە ناچاری ئێمەش بەردەوام دەبین لە کار و چالاکی مەدەنی بۆ مافەکانمان. یاسای زیندانیانی سیاسی عێراق هەموار کراوە لە ساڵی پارە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە مادەی 15 ئەڵێ سەرجەم زیندانیانی سیاسی عێراق بە زیندانیانی سیاسی هەرێمی کوردستانیشەوە دەتوانن لەم بنحەو امتیازاتانە سوودمەند بن بەمەرجێ لەو امتیازاتانە سوودمەند نەبوو بێتن لە هەرێمی کوردستان لە وەجبەی 1 بۆ وەجبەی 9 بەو پێیەی کە لە یاسای زیندانی سیاسیە سوودمەند نەبووە لە وەجبەی بۆ 9 بۆ 15 هیچ سوودمەند نەبووە. ئەم ڕێکەوتنە کراوە مادەی 15 هەیە لە زیندانیانی سیاسی عێراق ئێمە یەک داواکاریمانەیە ئەو ڕێکەوتنەی کە کراوە جێبەجێ بکرێ هەوڵی جێبەجێکردنی بێ دوان نەخرێ بۆ ئەوەی کە مامەڵەکردن لەگەڵ حکومە مامەڵەکردن لەگەڵ زیندانی سیاسی بێ کورت و پوختی ئێمە یەک داواکاریمانەیە ئەو ڕێکەوتنە جێبەجێکرێ دەستگای زیندانیانی سیاسی بگوازرێتەوانێ سەر حکوومەتی عێراقی دەستگای زیندان سیاسی عێراقی بۆی لەو مافی امتیازاتانەی کەی ئەوێ دوو ئەوەندەی ئێرەیە و چەند ساڵە ئێمە 10 ساڵە لێ بێبەشکراوین لەبەرەوە مە حەقی خۆمانە و هیچ پەیوەندی بە پرسی سیاسی و ململانەی سیاسیۆنی وەکو هاونیشتیمانێکی کوردستانی کە بەشێکە لە عێراقی فیدرال حەقمانە لەو مافۆمان بۆ جێبەجێکرێت تاکە داوایەکمان جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامەیە وە گواستنەوەی دۆسیەکانمانە بۆ سەر عێراق.